روز به KTV به کوردستان TV به لە هەر شوێنێک نابێ ڕاگەیاندن قاچاق بکەین، بەڵێ ڕاگەیاندن لەبێ کۆنتڕۆڵ بکرێت، ڕاگەیاندن لە خزمەت بەرژەوەندەی گشتیدا بێ و خۆی دوورکە لە بریندارکردن و لە هەندێک شێوازی نەگونجاو و نەشیاو، بەڵام قاچاقکردنی هەر کەناڵی ڕاگەیاندن پێچوانەی دروشم شیعرەکانمانە کە بەرزمان کردوونەوە و لێرەش وەڵای دەگەێنم کە پێویستە پارتی دموکراتی کوردستان بە تایبەت بەنسبەت ناڕتیەوە و بەنسبەت هەر کەناڵەکەەوە دە قاچاقی کردێ چاو بە بڕیارەکەوەدا بگێڕێتەوە و خزمەت بە پارتی و دروشم شیعرەکانی پارتیش ناکات. جاوە مامۆستا عەلی با پێوا بڵێ وەڵام من هیچ قسەم بۆ نەما لەبارەی کۆبوونەوەی پێچ کۆبوونەوەی لووتکە مامۆستا ئەگەر کاک مەلابەختیار لەبارەی کۆبوونەوەی لووتکە ئەگەر سێکرد یعنی پێچ لەسەر ئاستی یەکەمی ئەزانی ئەمە بە واسطەی قسە بکەین. ئەم مەوضوعە ئێستا زۆرتر گفتوگۆی سیاسی پێویستە. دوای گفتوگۆی سیاسی قسە لەسەر حکوومەت، قسە لەسەر پەرلەمان، قسە لەسەر لووتکەوانە. ئێمە وەکو یەکێتی ئەڵێم پێمان خۆشتە بچینە کۆبوونەوەیەکی لووتکە بە ناومێدی بینە دەرەوە. دەبێت تەواوی زەمینە سازیەکانی ئامادەکەین بۆی کە چوینەوە بە ئومێدێکی گەورە بینەوە دەرەوە. شەر ڕام وایە کە کۆبوونەوەی لووتکە دەبێت بکرێت، بەڵام دوای زەمینە سازی و پێم وایە ئەو سەردانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لای ئێمە پاشان بۆ لای بۆ لای گۆڕان دوای لەگەڵ پارتی هەروەها کۆبوونەوەی دیکە و ڕەنگە ڕاوێژ و گشتی دیکەش هەر هەبێت ئەوە هەمووی بەڵکو زەمینە خۆشکەر بێ بۆ کە سەرنجامی من بتوانین ئەو پێنج لایەنە سەرەکی کە حکوومەتی بن کە فراوانمان پێکەناوە و هەموو لاش ئیسڵاڵمان لەسەرەوەی تاکو وادەی خۆی بەردەوام و پەرلەمانە حکوومەتیش بتوانین گورتانە چارەسەر. سپاس.